بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێ بەڕێزان. دەستگای ڕۆشنبیری نووری حیکمایەکێکە لەو دەستگانەی کە گرنگی بە فێربوون و لەبەرکردن و جۆرەکانی قیرائەتی قورئانی پیرۆز دەدا. دەستگای ڕۆشنبیری نووری حیکما بەردەوام لە فراوانبوون و گەشەکردندایە و کار دەکات بۆ خزمەتکردن و پێگەیاندنینەوەیکی شارەزا و بە ئاگا لە قورئانی پیرۆز. لە دەستگای حیکمە چەندین مامۆستایی بە ئەزمون و شارەزا لە زانستەکانی قورئان و قیرائات فێرخوازان پەروەردە دەکەن. دەستگای حیکمە لە ناوەندی پارێزگا و شار و شارۆچکەکان لقو نوێنەرایەتی هەیە و بەردەوام بە سەدان قوتابی و فێرخواز لە هەردوو ڕەگەزوانەی تێدا دەخوێنن. بەڕێزان لە تەوەرەی ئەمڕۆی بەرنامەی باسوخواز بە میوانداری بەڕێز مامۆستا یوسف عەبدوڵڵا بەڕێوەبەری سەنتەری ڕۆشنبیری نووری حیکما قسە دەکەین لەسەر کار و چالاکی و پرۆژەکانی سەنتەرەکە. ئێوەی بەڕێز و خۆشەویستیش لەگەڵمان بن. جارێکی تر سڵاوتان لەبێت مامۆستاجان زۆر بەخێربێ. زۆر بەڕێزی مامۆستا، تەوەری بەرنامەکەمان بەڕێزان لەسەر لەژێر ناونیشانی قورئان و قورئانی پیرۆز و کاریگەریەکانێتی. مامۆستا لە سەرەتا دەمەوێت لەگەڵ بەڕێزت کە بەڕێزتان بەڕێوەبەری دەستگای ڕۆشنبیری نووری حیکمە لە قی سلێمانی دەستگایەکتان هەیە بە ناوی دەستگای نووری حیکمە. ئەم دەستگایە چییە و گرنگی بە چ دەدات و کار لەسەر چی دەکات؟ بسم الله الحمد لله والصلاة والسلام على خير خلقه محمد وآله وصحبه أجمعين. دوای سپاس و ستایش بۆ ذاتی پاکی پەروەردگار، ناردنی سەڵات و سەلام بۆ سەریانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. دیارە من وەکو بەڕێوەبەری دەستگای ڕۆشنبیری نووری حیکمە لە قی سلێمانی و وەستافی ئیدارەکە سوپاس و دەستخۆشی بەڕێزتانەکەین بۆ دەرفەتدان و ڕەخساندنی ئەم دیدارە لە خزمەت بەڕێزتانە. خوای گەورە لە هەموو لایەکمانی قبوڵکە و سوپاسی کارمەندانی شەکەم بۆ ماندووبوونیان و کارکردنیان لە ئەم کەناڵە پیرۆز و مبارەکە. دیار ئەم دەستگایە لە ساڵی 2009 وەکو لە قی سلێمانی کە ئەساسی نووسنگی سەرەکی ئەم دەستگایە لە هەولێرە لە 2010 مەزراوە، بەڵام ئێمە وەکو لە قی سلێمانی لە ساڵی 2009 دەستمان بەکار کردووە وەکو لە قی سلێمانی دەست بەکاری. ئەم دەستگایە بە ناوی دەستگای ڕۆشنبیری نووری حیکمە بۆ فێرکردن و لەبەرکردنی قورئانە. دیارە ئێمە ئێستا بە تایبەتی زیاتر جەختمان کردوەوە لەسەر بابەتی فێرکردن و لەبەرکردنی قورئان و ئیلا هەموو بوارەکانی بابەتی ڕۆشنبیری دەربارەی قورئان ئەم دەستگایە فەرامۆشی نەکردو، هەمووی گرتوێتەوە. بەڵام لە ئێستادا زیاتر ئێمە لەبەر ئەوەندەی کە ئەوەندە هەلمان بۆ ڕەخساوە لەبەر جێگە و ڕێگە و ینی پێویستبوونمان بە شوێن ئەوەندەمان بۆ ڕەخساوە کە بتوانین تام ئاستە و تام ئەندازێ کاری تیا بکەین. الحەمدولیلا دەستگاکەمان زیاتر ئاوڕی داوەتەوە لە بابەتی قورئان، ئەویش زیاتر تەرکیز کراوەتە سەر جوان خوێندنەوەی قورئان و هەروەها فێربوونی ئەحکامی تەجوید، زانستی تەجوید لەگەڵیا. و ئەگەر بە شێوازێکی تەفسیل و دوور و درێژ باسی بکەین، دیارە ئێمە ئەم دەستگایە کە قوتابیەکان دێن بەشدارن لەوێ دەستیان پێ کردووە، قوتابیمان هەیە لە ئاستی سێی سەرەتاییە تاوەکو قوتابی جامیعە و هەروەها خەریجی جامیعە و مامۆستای زانکۆ و ئیمام و پێشنوێژی مزگەوتەکان و لە هەموو بوارەکان و لە هەموو ئاستەکانە لە ڕەگەزی پیاوان و ئافرەتان لە ناو دەستگاکە خۆی بینێتەوە. زۆر باشە. دەمێ بزانم ینی دەستگاکەی ئەوە لە چ ئاستێکدایە؟ مەبەستمان لە ڕووی پرۆگرام لەسەر شێوازی پەروەردەیی بۆ ئەو فێرخوازان بۆ ئەوی فێرخوازەکان باشتر فێر بن. ئەو بنەمانە چین کە پێویستە ئەو فێرخوازی دێهوێت لەلای ئێوە فێر بێت لە بەرچاوی بگرێ؟ ئەو بنەمانە چین کە دەبێت لە بەرچاوی بگرێت؟ ئێمە دیارە دەستگاکەمان یەکێک لەو شتانێک کە پێی ناسراوە بابەتی سەنەدە، واتە ڕشتەی پێوەستە تاگاتە پێغەمبەر صلی الله عليه وسلم و لە پێغەمبەریشەوە بۆ خوای پەروەردگار. ئەوە یەکێکە لەو تایبەتمەندیانەی کە و دەستگای ئێمەی پێناسراوە. بەڵام ئێمە وەکو ئەوەی کە جەنابەت باسی ئەەکەی ئایا بنەما سەرەکیەکان یان ئەم دەستگای ئێمە چی لە خۆ گرتووە،
ئەمە قوتابیەکانمان دوو قۆناغن دوو ئاستن بەو معنای کە قۆناغێکیان ئاستی مناڵ و نەوجەوان و گەنجانە کە ئەتوانین بڵێن لە پۆلیسی سەرەتاییەوە دەستی پێکردوە تاوەکو شەشی ئامادەی و 2 جامیعەش ئەمە بەرنمەیەکی زۆر تایبەت و چڕ و پڕمان بۆیان هەیە بە تایبەتی کتابێک هەیە بە ناوی منهاج الطفل المسلم 6 بەرگە 6 قۆناغە تەوزیع کراوە بە پێی قۆناغی قوتابی کە لە قوتابخانە دەوام ئەکا قۆناغی 1 بۆ ئاستێکمان دیاری کردووە قۆناغی 2 بۆ ئاستێک قۆناغی 3 بۆ ئاستێک هەتاوەکو 6 قۆناغە تاوا بێ واتە تاوەکو 3 متەوەستە تاوەکو 9 بنەڕەتی ئەم 6 قۆناغە بە شێوازێکی چڕوپڕ لە ماوەی 2 کۆرسا لە ساڵەکە ئەدرێ بە قوتابی ئەخوێندرێ ئەم منهاج الطفل المسلمە دیارە بابەتی قورئانی تێیە کە پێگاتۆ لە جوزی عەمە و تەبارەک کە لەو ئەو ماوەیە ئەو 2 جوزئەی پێ ئەخوێندرێتەوە بە شێوازێکی زۆر جوان بە شێوازێکی زۆر تەواو و بابەتی بیر و باوەڕی تایە عەقیدەی تایە هەروەها بابەتی سیرەی تایە ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و بابەتی پەروەردەیی تایە چۆنێتی تەعامولکردن و هەڵسوکەوتکردن لەگەڵ دایک و باوک لەگەڵ بچووکتر لە خۆی لەگەڵ گەورەتر لە خۆی لەگەڵ دەوروبەری لەگەڵ کۆمەڵگە و لەگەڵ مجتەمەعە هەمووی بەپێی توانا و ئاستی ئەو قوتابیە بۆ قۆناغا کۆمەڵە بابەتی لە خۆ گرتووە کە هەمووی مامۆستای تایبەت دەرسەکانی پێڵێ ئەوەندە هەیە کە باسیکەین ئێمە دیارە هەموو دەستگاکەمان پێکاتوە لە حەلەقاتی قورئان واتە هەموو حەلقەیەک لە 10 قوتابی بۆ 12 قوتابی جار هەیە بۆ کەمتر لە خۆی گرتۆ بە تایبەتی بۆم ئاستی کە بۆم باس کردی واتە لە 3 سەرەتایی هەتاوەکو 1 و 2 جامیع حەلقە دانیشێت مامۆستا دیارە بە دیاریانەوە هەموو ژووری تایبەتی خۆی هەیە لە جوزی عەمەوە دەست پێ ئەەکەین لە بیدایەتەوە کە قوتابی وەرەگرین ئەمە یەکێکە لە ئەو نقاطانەی کە ئیشی لەسەرەکرێ واتە قوتابی کاتێکە تێتە دەستگاکە پێویستە سەرەتا دەست پێ بکە لە ئەگەر مستەوای باش بێ و پیتەکانی زمانی عەرەبی بناسێ و پێشتر کەمێک قورئانی خوێندنی و شارەزایی هەبێ لە جوزی عەمەوە دەست پێ ئەەکەین بە تەدریجی مامۆستاکە لەگەڵ ئاڕوا لە ماوەی ئەو کورسە واتە لە ماوەی ئەو چەند مانگەیە پێویستە ئەم جوزئای پێ بخوێندرێتەوە بە شێوازێکی زۆر ورد بە شێوازێکی زۆر تەواو و دوای تەواوکردنی ئەم جوزئە تاقیکردنەوە بۆ ئەنجامەدرێ ئیمتحانی بۆ ئەکرێ دوای تاقیکردنەوەکە دیارە ئەو ئیمتحانەی کە ئەکرێ هەم لە جوزی ئەمە ئیمتحانەکرێ و هەم لەو بابەتە پەروەردانەی کە ئاماژەم پێدا دوای چێتە قۆناغی دووەم یانە چێتە کۆرسی دووەم بۆی بەرگی دووەم دەست پێ بکات کە بێخوێنێ دیارە ئەم حەلەقاتی کە بۆم باس کردی مامۆستا هەموو مامۆستای میکانیزمێکی تایبەتیە بەڵام ئالەن عمومەوەی کە هەیە مامۆستا دانیشێ قوتابی بڵێن سوورەتی ناسە دەست پێەکە لە سوورەتی ناس قول ئەعوذ بربی ناس کەەوەی بۆ خوێنێتەوە مامۆستا هەڵەکانی بۆ ڕاستەکاتەوە هەموو مامۆستایەک سجلی تایبەتی خۆی هەیە لەبەردەستە ناوی سیانی قوتابیەکەی لەسرە ئەو هەڵانەی کە هەیە هەڵەکانی بۆ دیارەکە دەرسی ئایندە هەمان سوورەتی لێ پرسێتەوە بێ ڕاستی کردبێتەوە و پاشان هێباتە سوورەتێکی تازە و سوورەتی تازەی پێخوێنێ زۆر باشە مامۆستا یعنی کەواتە دەمێ ئەوە بڵێم ئێوە جگە لە فێرکردن و لەبەرکردنی قورئانی پیرۆز بە جۆرەهای زانست و شێوازی تریش دەتانەوێت خوێندکارەکانتان فێرخوازەکان قوتابیەکان ینی بە جۆرێک لە پرۆگرام پرسەشیان بکەن ینی فێریان کە ئەگەر بتوانم لە 1-2 کەلیمە ئەو بابەتت بۆ کورتکەمەوە بەڕاستی ئەمە ئەمانەوەم قوتابی کە فێری قورئان ئەەکەین بە ئەو نەمەت و تەریقەیە فێریکەین کە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم فێر کراوە واتە کاتێ واتانە ئەوە هەدەفمانە بەڕاستی بۆی زیاتر گرنگیش بەم جیل و قۆناغانە ئەدەین بۆی کە ئەم قوتابیە کاتێک کە پەروەردە ئەبێ لە بەردەستی ئەمەیە بەڕاستی پەروەردەکراوێک بێ و هەروەها بەرچاوڕوون بێ لەوەی کە ئایا تەعاملی لەگەڵ خوای پەروەردگارە چۆنە لەگەڵ پێغەمبەران عەلەیهی سەڵات وەسەلام چۆنە لەگەڵ دایک و باوکیە لەگەڵ کۆمەڵگەیە لەگەڵ نیشتیمانەکەیە لەگەڵ ئاستی خوێندن و مستەوای خوێندنی خۆیان چۆن بیر کاتەوە چۆن بیر لە داهاتووی یعنی کەسێکی زۆر تەندروست و کەسێکی زۆر پڕمەعنا بێ بۆ ژیانی خۆی کە بتوانێت لەسەر قاچی خۆی ڕابوەستێ و بەڕاستی باشترین قووەت و هێزێکی شکەوەری گرێ بتوانێت بەردەوام قورئان کاتە تاکە سەرچاو مەنهەجێک کە بتوانێت هێز و توانەکانی خۆی لێوەرگێتوانێ و لە کاتی لاوازیەکانە هەز بە لاوازی و بەهێزی خۆی نەکات. زۆر باشە ئەو جوزئانەی کە ئێوە پێیان دەڵێن لە قورئانی پیرۆز تەفسیرەکەشیان پێ دەڵێن لەگەڵی داعنی لەسەریان مولزەمن بەوەی کە مولزەمتان کردوون
یان لەسەریان پێویست و واجبە کە تەفسیرەکەشی بخوێن و لەبەریشی بکەن. ئێمە لە ئێستادا حالیان چونکە بەڕاستی تقریبا ئەمە بەنسبەت میلەتی کوردەوە قسە ئەکەین کە بێگومانەوە کاتە بۆ نەگەرتۆ ئەم دەرسە بۆ قوتابێکی عەرەب شەرحکەی جیاوازە پێویستی مەماندووبوونی زیاترە بۆیە ئەم قوتابێ بگەینتەوە ئاستەی کە تەفسیرەکەشی ڕاستە و خۆ بۆ شەرح بکرێ و بۆ باز بکرێ چونکە بۆ ئەمە لە هەمان کاتا کاتێکی زۆر لە قوتابی ئەگرێ ئەمە چیمان کردووە فێری قورئان خوێندنەوەکەی ئەەکەین واروەها ئەحکامی تەجویدی فێرەکەین بۆی بتوانێت ئیتقانێکی باش بە شێوازێکی باش ڕەوانیکە و لە هەمان کاتە ئەو بابەتە پەروەردەیانەی کە دیاری کراون ئەو مەفهومانن کە لەو سوورەتانە کە ئەیخوێنێ واتە بۆ نمونە ئەو کۆمەڵە بابەتەی کە لە کاتی جوزی عەممایە پێی ئەوترێ مەفهومی ئەو سوورەتانن کە لە جوزی عەممایە هەیە وەکوە تەفسیرەکەی بۆ باسکرێ بەڵام ئەوەی هەیە بابەتێکمان نییە بە ناوی تەفسیر ڕاستەوخۆ لە قۆناغی سەی سەرەتایی هەتاوەکو تقریبا نۆی بنەڕەتی وەکو بابەتی تەفسیر بەڵام لەسەر و ئەوەوە بابەتی تەفسیرمان هەیە و بابەتی فەرمودەکانی پێغەمبەرمان هەیە سڵ سەلەم کە بۆ قوتابی شەرح کرێ بەڵام لە ئێستادا بابەتی پەروەردەیی بەجیا بە قوتابێکە ئەوترێ واروها قورئان و تەجویدەکەشی بەجیا بۆ ڕاستەکرێت و فێرەکە وەڵامی ئەوە وەرنەگرت ئەو قوتابیەی ئەو فێرخوازی دێهەوێت لای ئێوە فێری زانستەکانی قورئان ببێ ئەو مەرج و ینی پێوەرانە چین کە وەردەگیرێت لای ئێوە وەکو ئێمە هەموو جۆرە قوتابێکمان وەرگرتووە بەڵام مەرج هەیە لە قوتابیە کاتێمە کە قوتابی لە دەستگا وەرگین پێویستە باوکو دایکی یەکیان ئامادە بێ لە کاتی وەرگرتنی قوتابیە دیارە کاتی وەرگرتنمان هەیە و کاتی ڕاگررتنی وەرگرتنی قوتابیمان هەیە هەیە باوکی یان دایکی و قوتابیە بێ لەگە قوتابیە ئامادە بێ لە کاتی وەرگرتنیە فۆرمی تایبەتمان هەیە معلومات و زانیاری قوتابی لەسەر کاتێکە قوتابی پەیوەندیەکە بە دەستگاکەوە بێتە قوتابێکی ئەو دەستگایە واروەها مەرجێکتر ئەوەیە کە ئەم قوتابی پێویستە بەردەوام بێ و نەپچڕاو بێ ئێستا قوتابی ئەمە قوتابی خولمان نییەوەکو شوێنەکانی تر کۆرسیان هەیە بۆ هاوینەوە ئەوە دوای قوتابیەکان کۆتایی پێن ئێمە قوتابیانی کە وەریەگرین پیانەوەتری قوتابی بەردەوامی دەستگا زیاتر ئەوەی ئەساس و مەرجە لە لای ئێمە ئەوەیە کە قوتابی پێویستە معلومات و زانیاری تەواوی لە دەستگا هەبێ واروها باوکیان دایکی ئامادە بێ لە کاتی وەرگرتنیە واروها بەڵێن و پەیمان و وعدبدا کە بە بەردەوامی بەردەوامە بێ هەتاوەکو هەموو کۆرسەکانی تەواوەکە هەتاوەکو بە بەردەوامی ئەو قوتابێکی ئێمە ئامانەیە و پێی بگەینێ ئەوی تیا دەرەچێ ئەمە کۆمەڵە مەرجەوە لە داهاتووشە ئەم قوتابێ بتوانێت وەکو مامۆسایەک لە ناو دەستگایان وەکو ڕێکخراوەکانی هاوشێوێ ئەم دەستگایە بتوانێت کار بکە و ڕۆڵی خۆی بینێ و ئیشی خۆی ئەنجام بدە ئەو قوتابیانی دێنە لای ئێوە ئەگەر پیتەکانی زمانی عەرەبیش بەباشی نەزانن کەمە بنەمایشی زۆر سادە و سەرەتایی فێربوونی قورئانی پیرۆزە ئەوشیان فێر دەکەنەوە ئێمە ئەگەر قوتابیەک بێ ئاستی خوێندنەوەی پیتەکانی زمانی عەرەبی لاواز بێ هەر بە عام ئاستی لاواز بێ لە خوێندنەوەیە کتێبێکی بە ناوی ئەلقاعیدەة نوورانیە هەمووی چۆنیەتی نوتق و دەربڕینی پیتەکانی زمانی عەرەبیە مامۆستای تایبەتمان هەیە و دەوراتی تایبەتمان هەیە بۆ ئەم قوتابیە ئەیتر ئەگەر گەورە بێ یان بچووک فەرق ناکە واتە یعنی هەتا ئەگەر گەورەش بێ ئێمە ئاساییە حەڵقەیەکەکەینەوە لە 20 کەس لە 30 کەس بۆ نمونە بەشداری ئەم خولە ئەکەن ئەم خولە بە تەواتی ڕانێنێ بۆ چۆنێتی دەربڕینی پیتەکانی زمانی عەرەبی واروها چۆنێتی لێکدانیشیان واتە بۆ نمونە کەسە چۆن ئەخوێنێتەوە ئەلیف با تا ثا جیم إلى آخره بەم شێوە واروها ئەگەر بۆ نمونە چەند پیتێک لێک بدا بۆ نمونە بخوێنێتەوە قل هو الله أحد چۆن ئەیخوێنێتەوە قاف ضمة قو قاف ضمة لام سكون قل يعني بمشكلة أول شيء في فيركري يعني حتى أو كبيمانو بيوترا زو بيمانو حنجي كردي بيجر بيس سينزانا بيس بيس ميم جرمي بسمي العمل فلا بسم الله بمشيو فيركرا زو أما كرد لكردية لكردواري خو معنا أما أخوندرا استا أم ميكانيزم ما عندتو تبركه وكتبي قاعدين ورانية هم بيتكاني فيركري هم تشونيتي ليكداني أو بيتانا بوي أم قتابيكاتك هاتا سرخوينوي صورتك ئاسان لە بەردەستی مامۆستاکە بتوانێت ئەو ئاتانە بخوێنێتەوە زۆر باشە مامۆستا دەستگاکەی ئێوە دەستگایەکی ڕێگە پێدرا و ڕسمیە لە حکوومەتی هەرێمی کوردستان الحەمدولillah ئێمە هەر لە سەرەتاوە ئەم دەستگایە ئیجازەی هەبووە لە حکوومەتی عێراقی و پاشانیش لە ئیقلیمی کوردستان لە حکوومەتی خۆمان حکوومەتی کوردی مۆڵەتی ڕسمی خۆمان هەیە لە نووسینگەی سەرەکی مۆڵەتی هەیە و هەروەها هەموو لقەکانیش مۆڵەتی تایبەتی خۆیان هەیە زۆر باشە
دەمێ بۆم باسکەی ئێوە نووسنگی سەرەشیتان و لقەکانتان لە چەند شوێ لقتان هەیە بێگومان ئەوەی کەم زانیاریم هەبێت لە چەند شوێنێکەوە لقتان هەیە و لەوێش بە هەمان میکانیزمی ئەوەی کە ئێوە لە لقی سلێمانی گرتوتانەتە بەر لقەکانی تریش بە هەمان شێوەن پێم خۆش ئەگەر زانیارێک بە شێوەیەکی گشتی لەسەر دەستگاکە. بەڵێ ئەمە نووسنگی سەرەکیمان لە هەولێرە بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد ئەو سەرۆکی دەستگاکەیە و دیارە ئەنجومەنی باڵای هەیە ئەم دەستگایە خۆی و ڕاستەوخۆ پەیوەندی ڕاستەوخۆی هەیە لەگەڵ ڕێکخراوە ناحکومیەکان و هەروەها ئەو لقانەی کە هەیە لقی سلێمانی و لقی هەڵەبجەی کۆن لقی کەرکووک لقی کۆیە لقی چەمچەماڵ لقی کەلار لقی حاجی ئاوا ئەمە ئەو لقانن کە تقریبان ئێستا 9 لقا پێما بێت لە داهاتوە بەتەمای لقی زیاتر و شوێنی زیاتریش بکەنەوە. چالاکترین لقی ئێوە کام لقەیانە؟ ظاهرا والله ئەلەم لقی سلێمانی لە ڕووی بابەتی قیراعات و گرنگیدان بە بابەتی سەنەد و ئیجازات چالاکترین لقە لە هەموو لقەکان. دیارە هەموو لقەیەک تایبەتمەندی خۆی هەیە هەندێک لقە هەیە لە بوارەکانی ترا بۆ نمونە بواری پەروەردەیی و ئەوە هەندێک لقمانەیە لە بواری حیفظە لە بواری لەبەرکردنە لە پێشترە بەڵام وەکو نەشاط لە بواری قیراعات و بابەتی ئیجازاتە لقی سلێمانی لە هەمویان نەشیدترە. زۆر باشە مامۆستا. دەمێ بزانم لە ڕووی دامی مادیەوە پشتگیری مادیەوە ئێوە سەرچاوی داراییتان پشتان بەچی بەستووە بۆ ڕایکردنی کاروبارەکانی دەستگاکەتان؟ ئێمە دیارە وەکو ئەم دەستگا موەسسەسەیە کە ڕاستە مۆڵەتمان هەیە لە حکوومەتەوە بەڵام سەرچاوی مادی ئەم دەستگایە بۆ دووش دەگەڕێتەوە. یەکەم بۆ کەسانێک کە کار لە ئیشەکە ئەکەن شەرت و مەرج وعدیان لێ وەرگیرا وەکو لایانی مادی خۆیان بە هیچ شێوەیەک کە هەندێکیان لەسەر بڕان درراوەتەوە کە پێویستە مانگانە ئەوەنە دەفەکەن وەکو چێ یعنی مەبەستە ئەو کەسان هەیئەی ئیداری بۆ نمونە ئەنجومەنی سەرەکیە هەیئەی ئیداری هەموو لەقێک وەکو خۆی مەفروزەکە بەردەوام مشارێک بێ لە ڕووی مادی و بۆ بەڕێوەبردننی کارەکە بڕێکی ئاساییە یان وەڵاهی ئەو بڕە ئەکەوێتە سەر ئەوەی ئێمە زۆر جار بۆن منە گەیشتوینەتە ئەوەیە گەر بۆ نمونە لە کرێخانووە کێسا کرێخانوو ئەدەین ینی بگاتە حاڵەتێکی ناچاری کە پێمان دابین نەکرێ زۆر ئاساییە تەکلیف لەو برانەی کە ئیداری ئیشەکە ئەکەن قەرزیکە لەسەر ژیانی خۆی بەڵامە بێ ئیشەکە نێڵە بۆسێ و بەڕێوە بچێت. ئەمە یەکەم دومیش لە ڕووی بەس ئەم شێوازیان شێوازێکی سەرکەوتووە. ئێمە بەڕاستی ئەلحەمدوللا تا ئێستا هێناومانەوە پێماوە بۆ سەرکەوتوو بۆ جیاوازێکی ئەم دەستگایی ئێمە کە ئێستا تا ئێستا پێگەیشتوین کا بەختیار ئەوەیە کە ئەلحەمدوللا بینیمانە بەڕاستی و ڕێکخراوانەی ترکە کراونەتەوە کە دەستیان بەکار کردووە لەوانەیە جۆرێک لە گۆڕانکاری لە مؤسسین و یان لەوانەیەکی ئیدارین لە ئیشەکە گۆڕانکاری لە ژیانی خودی خۆیانە دروست کرده بێ بەڵام ئێمە بەعکسەوە مستەقبەلی ئەم ئیشەمان زۆر لا گرنگتر بووە لە ژیانی دارایی کەسەکان کە پێم وایە دەرگای ڕەحمی خوای پەروەردگار دانەخراوە و هیچ کاتێک ئێمە وەکو لایانی خۆمان هەم لە ڕووی جەسەدی هەم لە ڕووی مادیەوە لە خزمەتی کارەکە بووین و لەگەڵ ئەوشە خەڵکانێکی خێرخواز بە شارەزا بە قورئان دڵسۆز و خەمخۆر بە قورئان ئەوانە لە 175 ئەم ئیشە زیاتر لەسەر شانی ئەوانەیە و لەسەر شانی ئەوانە بەڕێواچ. ئەوە یەکەم تا لە ستافی دارێکە دووەمیش لەسەر خێرخوازانە. سەرەتا بە تایبەتی کە دەستمان بە ئیشەکە کرد وەکو ئیداری بڕێکی دیاریکراویان لەسەر دیاریکرا بوو کە بێ دەفعیکەن مانگانە بۆ ئەوەن دەستگایە. ئێستاش بە هەمان شێوە ئەو بڕێە هەیە بەڵام تقریبان کەم کراوەتەوە بۆ لەبەرەوەی ئیشەکە زیاتر ناسراوە خەڵک زیاتر بەدەمی و هاتووە خەمیل ئێخوا یعنی کولفەی ئەرکەکە لەسەر ئیداریەکان کەم بۆ توانێ ساکەوتۆتە سەر شانێوانەی کە خەڵکێکی خێر ئێوە لە هەموو شوێنێک بینا و باڵەخانی خۆ تایبەت بە خۆتان هەیە؟ پێش ئەوەی ئەو وەڵامیەوە بدەمەوە حەزەکەم ئەوەش ڕوونکەمەوە لەوانەیە ئەم میکانیزمی بەڕێوەبردننی کارەکە باسی کرد بە تایبەتی لە ڕووی داراییەوە لە لقی سلێمانی و فەرقا بۆ لقەیەکتر بۆ شوێنێکتر ینی بۆی ئەوە بەرچاوڕوون بیلانێ بۆ نمونە هەرێکان میکانیزمێکی تایبەت هەبێ لە ڕووی مادیە بۆ بەڕێوەبردننی ئیشەکانی بەنسبەت ئەو پرسیارەوە کە ئەفەرمووی هەموو جێگەکان تقریبان الحەمدوللا ئێستا لە 180 هەموو لقەکانی تر و لە خەریکی بنیادنانی بینا و باڵەخانن بۆ لقەکانیان بۆی لە داهاتووە خاوەنی بینایەکی تایبەتی خۆیان بن و لەسەر پێی خۆی بوەستێ و مؤسسەیەکی
مرتب و معقول و ڕێک و پێک بێ و موەسسەیەک بێ کە بتوانێت بەڕاستی جێگەی ئەوە بێ کە خەڵک ئیسیفادەی لێ بکە و زیاتر سوودی لێ ببیندرێت. زۆر باشە. ئێوە لەگەڵ ڕێکخراوە ناحکومیەکان ئاماژەت بۆ کرد کە پەیوەندیتان هەیە لە ناوخۆی هەرێمی کوردستان لەگەڵ ڕێکخراوەکانی دەرەوەدا ئەوانەی کە پەیوەستن ڕێکخراوی فەرمین لە وڵاتەکانی خۆیاندا و کار دەکەن چ لە ناوخۆی عێراق بێت چ لە دەورۆی عێراق بێ پەیوەستن بەم جۆرە کارانەی ئێوە خزمەتکردنی قورئان پەیوەندیتان هەیە؟ ئێمە هیچ نەبێ بۆ ئەوەی قوتابیەکانی ئێوە سبەینێ بتوانن لە ئۆفەرەکانی ئەوان سوود وەربگرن لە ڕوخسەتانی ئەوان دەیبەخشن سوود وەربگرن. الحەمدوللا ئێمە دیارە هەر ڕێکخراوێک لە ناو داخلی کوردستان بێ یان لە خارجی کوردستان بێ کە لەم بوارەی ئێمە خۆی بینێتەوە هەوڵماندا پەیوەندی لەگەڵا دروستکەین و هەندێکشان پەیوەندیمان لەگەڵیانە هەیە. و هەندێک بەرنامج هەیە و هەندێک کەناڵ هەیە و شوێن هەیە بە تایبەتی زیاتر ئیشمان لەسەر کردووە بە نمونە کە ئێمە نایشارینەوە بەڕاستی لە فەیسبوک شایعلان کراوە ئاماژەی پێکراوە بەرنامەیەک بە ناوی تیجان نور لە قەتەر کە ساڵانە مسابقەیەکە بۆ نزیکەی 40 قوتابی ئەو قوتابیانەی کە مەهرەمەندن لە ڕووی سەوت و دەنگ خۆشیەوە دەنگیان خۆشە. الحەمدوللا ئێمە ئەوە ماوەی چەند ساڵێکە بەشدارین لەو کەناڵە و قوتابیمان لێرە ئەنێرین بۆ ئێوە بەشدارە و بە دەرەجەی باشی شەو گەڕاوەتەوە و ئەم ساڵیش الحەمدوللا لە فەزلی خوا بەزیا بێت 2 قوتابیمان اختیار کراون لەو کەناڵە کە بە ئیزنی خوای پەروەردگار لە ماوەیەکی ترا بە ئیزنی خوای گەورە بەشداری ئەو کەناڵە ئەکەن و لێەوە دیارە قبولیان پێدراوە کە مشارەکەی ئەو بەرنامە بکەن پێوترێ بەرنامەی تیجان نور. جگە لەوەی کە بەشداری لەو پێش بڕچێ دەکەن ئەو سوود و ئەو سوودانەی کە لە ڕێ ئەم پەیوەندیانەی ئێوە بە دەستگاکە گەیشتووە ینی لە ڕووی پرۆگرامەوە کە ئێوە لە ئەوانتان وەرگرتووە لەسەر ڕووی شێوازی پەروەردەکردنەوەیە لەسەر شێوازی پێشکەوت و سەردەمیە بۆ پێشخستنی کارەکەتان؟ وڵی کاک بەختیار ئەمە دیارە ئەم دروستکردنی پەیوەندیانە ئێمە توانین کۆمەڵک ئامانجی پێکەینەوە پێکاویشمان الحەمدوللیلا یەکێ لەو ئامانجانە ئەوەیە کە بتوانین زیاتر سوودی لانی بەڕێوەبردننی ئەم جۆرە کارانە لە دەرەوە وەربگرین بۆ ئەوەی کە زیاتر تەتور بەم ئیشە بدەین. ئەوە یەک دوو هەم بەڕاستی بیسەلمێنین بۆ دەرەوەیش بۆ شوێنانی تر بۆ وڵاتانیش کە الحەمدوللا میلەتی کورد میلەتێکە نەتەوەیەکە بەڕاستی کە خەمخۆرە بە قورئان و بەڕاستی بیری لە خزمەتکردنی قورئان کردوتەوە میلەتێکە بەڕاستی گیان و دڵ و ڕۆح و هەناسەی بریتێ لە ژیان لەگەڵ قورئانە ئەوەش یەکێکە لە نقاطەکانی تر و بێگومان ئەوانیش هەر ئیسیفادان لە ئێمە کردووە و شوێنانی تر ئێمە ئەتا لە خارجی کوردستان داوان لێ کردوین وەکو کتاب شێوازی بەڕێوەبردننی حەلەقاتی قورئانمان چۆن چۆنیە منهەجەکەتان وەکو منهەجمان داوام منهەجی خۆتانەیە منهەجی ئێوە وەرتان گرتووە دیارە نووسنگی سەرەکی لە هەولێر دیارە زوو اتفاقی هەبووە لەگەڵ کۆمەڵە مامۆستای پسپۆران لە دەرەوە لە ئەردەن و لە وڵاتانی تر منهەجەکە لێ وەرگیراوە بەڵام ئێستا منهەجەکە لای خۆمان کراوەتەوە بە کوردی و عەرەبی لە ناو دەستگای هەردوو لەلایەنەکە هەیە وجودی هەیە و لە هەردوو ڕوانگەکەمە ئیسیفادەمان لێ کردووە بە تایبەت منهەجی پەروەردەیەکە ئیدەرە وەرگیراوە ئەو بابەتش کە بابەتی قورئان و قیرائەتەکەیە ئەویش لە کاتی خۆیە باسی دەکەین. منهەجەکەتان منهەجێکی چەسپاوە یان منهەجێکە کاری لەسەر دەکرێت بەردەوام بۆی گەشەی پێ بدەن؟ خودی ئەو 6 قۆناغە تا ئێستا چەسماوە بەردامیش ملاحەظات وەرگیراوە لەو ماوەسانەی کە ئەم منهەجە ئەڵێنەوە بۆی بکرێت تعدیل بکرێت و گۆڕانکاری بەسەرابێ بەڵام وەکو ئەم مەرحەلەی ئێستا ئەو 6 قۆناغێکی چەسپاوە بۆ کۆمەڵ ئاستە بەڵام قۆناغی سەر و نۆی بنەڕەتی ئەوە هەموو کاتێ مەجای تەغییر و گۆڕانکاری تایە لە بابەتی تەفسیر و لە بابەتی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم و بابەتێک منهەجمان هەیە منهەجی تەجویدی مصور ئەوەی دکتۆر ئەیمن ئەوەش منهەجێکی چەسپاوە لە ناو دەستگای ئیشی لەسەر دەکرێ تقریبا فەرعەکانیش بەعام ملزەمن بەو منهەجەوە. زۆر باشە لە ڕێی پەیوەندەکانتانەوە لەگەڵ ئەو ڕێکخراوانەی دەرەوە ئێوە توانیوتانە خەڵکی خۆتان چ مامۆستاکانتان یان قوتابیەکانتان بنێرن بۆی سوود وەربگرن لە شێوازی کارکردنیان لە شێوازی لە منهەجیان لە شێوازی وانەوتنەوەیان لە شێوازی فێرکردنیان لە شێوازی لەبەرکردنی قورئانیان؟ ئێمە دیارە خوازان باتۆکو دەستگای سەرەکی هەولێر فرسەتێکیان بۆ ڕەخساندین سەردانێکی تورکیامان کرد کەوانش کۆمەڵە مەدارسی قورئانیان هەیە نزیکی 15 ڕۆژێکمان پێچوو لێ ماینەوە
دیارە ئەو مەدرسانە بە ناوی مەدرسەکانی شێخ سولێمان حیلمی لە ناو تورکیا مەشهورە و بەناوبانگە بە عام 5,000 مەدرسانەیە لە هەموو عالەمە لە هەموو جیهانە. ئێمە سەردانمان کرد هەموو مرکزەکانیان بینای تایبەتی خوان هەیە، ئیدارەی تایبەتی خوان هەیە، منهەجی و پرۆگرامی تایبەتی خوان هەیە. بێگومان ئیسیفادەمان لێ کردووە لە شێوازی ئیشوکاریان، لە شێوازی منهەجیان و ئەوانش بە هەمان شێو ئیسیفادەیان لێمە کردووە. زۆر باشە. فێرکردنەکەتان هەر شێوازێکی تەقلیدییان ئێوە سوود وەردەگرن لە بەرەوپێشوونی تەکنەلۆژیاش؟ ئێمە تەقلیدی نییە بۆ الحەمدولله ئێستا بە تایبەتی دیارە زوو ئەو وەسایلە تەعلیمیانێکی ئێستا لەبەردەستە بۆ قوتابی زوو ئەو شتانە یەکەم نەبووە یان ئەگەر بووش بێ لەبەردەستی ئێمە نەبووە. ئێمە ئەو شێوازانێکی ئێستا بەکارێنین زوو دیارە ئەم قوتابی دانیشتۆ لەسەر حەلەقات لە ئەرزا دانیشت وەکو حەلەقەیەک ئێستا هەموو بڵین قوتابیەکان ژووری تایبەتیانی و کورسیان بەڵێ تقریبان هەمووی سەبوورەی تایبەت هەڵواسراوە و قوتابی سەیری مامۆستاکە مامۆستا خۆی مێز و کورسی تایبەتی خۆی هەیە. ئەمە لەم ڕوانگانەوە واروەها لە ڕووی شەرحکردنی دەرسەکانەوە ئێمە داتاشۆ بەکارێنین بۆ ئەتا بۆ قورئان وتنەوە واروەها بۆ بابەتی پەروەردەیی و ئەو بابەتانەی تریش کە ناو دەستگای ئیشی لەسەرەکرێ و وەکو وەسایلی تعلیمی تر ئەو کتێبێک کە باسم کرد القاعدة النورانیە ئێمە هەمومان ڕاکێشاوەکو پۆستەرات مامۆستا لەگەڵ خوایباتە ناو ژوورەکانەوە بەکارێنێ بۆی کە قوتابی بتوانێت بیبینێ بێ لە سیرکردنی کتێبەکە ئەتوانێت لە ڕێ ئەو پۆستەرانەوە ئەو بابەتانەش بینێت. تقریبا ئەم کۆمەڵە شتانەمان لەبەر چاو گرتووە و بۆ داهاتوو بە ئیدنی خوای پەروەردگار بەرنامەی ترمان هەیە، بەرنامەی سەوتیمان هەیە بۆ هەموو ژوورەکان کە لە ڕێ ئەوە بتوانین زیاتر تەشویق بین بە قوتابیەکان. واروەها بەرنامەی ترمان هەیە ئێستا لە الحەمدولله حالیەن ئەوەژە لە کارە ئیشی لەسەرەکرێ تعلیمی سوورەتەکان بە شێوازێکی سەوت و سوورە واروها سوورەی لەگەڵا بۆ نم سوورەتەکە سوورەت الفیل لە هەمان کاتە سوورەش هەبێ بۆی کە ئاسان ئەم قوتابی تەرکیز کاتە سەر خوێندنەوەی سوورەتەکە یان ئەو قیسەی کە لەگەڵ یاتی بهێندرێ بۆی بتوانێت زیاتر فەهمیکە زیاتر لێی تێبگە واروها زیاتر ئاگای لە خوێندنەوەکە بێ. زۆر باشە. ویستم باسی ئەو کەم کە ئێوە گرنگیش دەدەن بە قیرائەت. ئەو قیرائەتانەی گرنگی پێ دەدەن و چۆن دەتانەوێ و لە چ ئاستێکەوە ئێوە قوتابیەکانتان فێری قیرائەت دەکەن؟ ئێمە دیارە بابەتی قیرائەت بەنسبەت کوردستان تقریبا ئەگەر بڵێن بابەتێکی تازەیە بەم شێوە چڕوپڕێکی کە ئێستا ئێمە دەستمان پێ کردووە ساڵی 2010 بۆ 11 تقریبا زیاتر لەو کاتەوە دەستمان بەم بابەتە کرد. ئەم بابەتی قیرائەتیش ئێمە خوای گەورە پاداشتی باتەوە بەڕێز دکتۆر دیاری ئێستا کە لێرە لە دەستگا لە سلێمانی لەگەڵمانە و لە خزمەتی ئەو لە لای شێخ ئیبراهیم ئیجازەی قیرائەتی 10 وەرگرتووە و گەڕایە بۆ لای ئێمە بە تایبەتی ئیداریەکان الحەمدولله هەر یەکەم وەجبە دەستمان پێ کرد قیرائەتمان تەواو کرد. الحەمدولله بەندە بە تایبەتی 4 جار ئیجازەی قیرائەتم وەرگرتووە قیرائەتی 10 لای دکتۆر دیاری لە شێوازێکیان لە هەر 10ەکە لە هەر دەیەکەی ئەمان هەم ئەو دە قیرائەتەیە بەڵام بە گۆڕانکاری لە مامۆستاکانە. بەڵێ لای دکتۆر دیاری ئیجازە قیرائەتی 10 وەرگرت دوایی لای شێخ ئیبراهیم جارێکتر دووبارەم کردەوە کە مامۆستای دکتۆر دیاریە واروها لای دکتۆر محەممەد کە کوڕی شێخ ئیبراهیمە الحەمدولله جارێکتر ئیجازەی قیرائەت وەرگرت بە لەبەر و تقریبا من مشکڵە و ئەو برانی تریش بە هەمان شێوە بە خەریکی ئیجازەی قیرائەت هەندێکیان بەدەستی هێناوە هەندێکیان وە ئێستا لە تەواوکردنیان ئەم بابەتی بۆ قوتابیەکانتان بەڵێ بۆ قوتابیەکانمان دوای ئەوە دیارەکە ئێمە خۆمان بووینە خاوەنی ئیجازە بابەتەکە زیاتر بڵاو بوویەوە تەشانەی کرد بەڵام دیارێک دوای ئەو بڵاوبوونەوەی ئێمە کۆمەڵە میکانیزمان دیاری کرد بۆ ئەم قیرائەتە ئەو قوتابی کە ئەوێ قیرائەت بخوێنێ کۆمەڵێک شەرت و مەرجێ پێویستە تایە بێ. یەکێ لەو مەرجانە ئەوەیە کە بەلانی کەمە قوتابی سینی بلۆغی تەواو کرد بێ بێ باڵغ بوو بێت تێپەڕاند بێ و هەروەها جزئی عەمە و تەبارەک جزئی عەمە و تەبارەکی خوێندە بێ و ئیمتیحانی تیا کرد بێ واتە قوتابی پێویستە لای مامۆستایەک جزئی عەمەی بە جوانی خوێندە بێ هەروەها ئیمتیحانی کرد بێ دەرچوو بێ هەروەها جزئی تەبارەکیش بخوێنێ و بە تەواوەتی دەرچوو بێ. دوایی ئەچێتە سەر سوورەتی بەقەرە بڵێن لە سەرەتاوە دەست پێکە ئەم قوتابیە کە دەست پێکە لای مامۆستایەک دەست پێکە مامۆستاکە خۆی خاوەنی ئیجازەیە
خاوەنی مۆڵەتە ئەبێ مۆڵەتی هەبێ ترایە مۆڵەتی بەس لە ڕیواەتی حەفظ یان لە قیراءەتی عاصم کە بڵێن قیراءەتی عاصم ئیمامی عاصم دوو کەس لایەن و ڕیوات کردووە حەفظ و شوعبە کەسەکە گەر بەس ئیجازەی ڕیواەتی حەفزی هەبێ یان عاصمی وەرگرت بیان هەردوو ڕیواتەکەی وەرگرت بێ فەرق ناکە مەرجە ئەو قوتابی کە دەسەکە بە قیراءات لای مامۆستایەک دەست پێ بکە مامۆستاکە خۆی خاوەنی ئیجازە و مۆڵەت بێ ئەمە خاڵ یەکەم واروها بێ جوزی ئەمە تەبارەکی تاوا کردبێ ئیمتیحانی کردبێ پێویستە ئەم قوتابیە لە هەموو جوزئێکە کاتێک کە تەواوی ئەکا بەشداری و مشارەکاتەوە لە لیژنا و لیژنەی ئیمتیحانی بکاتەوە جارێکتر بۆ نمونەواتە کە لە بەقەڕەوە دەست بێکە لە جوزئی یەکەم تەواوەکە ئەچێتە بەردەمی لیژنەیەکی مخەسەس تایبەت بۆ ئەو کارە دائنیشێ پرسیاری ئەو دەجوزئی لەکەن تاقیکردنەوەیکی بۆ ئەنجامەدەن دوایکەوە بڕیاریاندا کە ئەم کەسە ئەم دەجوزئی بە مەزبوطی خوێندوتەوە ڕێگەی پێدەن و بۆیە نووسن دیارەوانە هەمووی بە کتاباتی ڕسمی هەیە لە دەستگا هەمووی مەلەفی تایبەتی قوتابی کە دێتە ئەوێ هەل لە سەرەتای وەرگرتنی و کە معلومات و زانیاری هەیە دوای کە دێ جوزئی ئەمە تاواکەوەچێتە ئیمتحانەوە ئەوش مەلەفێکی تایبەتی هەیە جوزئی تەبارەکەکە و ئیمتحانەکە و ئەچێتە سەرەتای بەقەڕە مەلەفێکی تایبەتی هەیە کە لە بەقەڕەوە دەست پێکە دە جوزئی یەکەمە خوێنێتەوە ئیمتحانی تیاکە مەلەفێکی تری تایبەتی ئەم قوتابیە واتە قۆناغ بە قۆناغ ئەم قوتابێ مەلەفێکی هەیە و ناو و معلومات و ئەو ئەندام لیژنانەیەکی ئیمتحانیان کردو و تەوقیعانە و ئەو شەرت و مەرجانەیەکی بۆی دیاری کرا و ئاستی ئەم قوتابیە هەمووی لە ناو مەلەفانە بۆ قوتابەکانتان دادنێن کە کامەی کام قوتابیان لەوانەیە لە ئایندەدا ئێوە بتوانن زیاتر سوودی لێوەربگرن جا ئەگەر ئەو بابەتە ببوورە بابەتی ئیجازەکە دوای دیارە دەجوز یەکەم تەواوەکە ئەچێتە دەجوزئی ناوەڕاست بە هەمان شێ ئیمتحانە کاتەوەیش دوایچێتە دەجوزئی کۆتایی ئاخر شت لیژنەیەکمان هەیە لە کۆتایی کە لیژنەی باڵای پێوترێ لیژنەی پێدانی مۆڵەت ئەوش لە سێ کەس پێگاتۆ سەرۆکی لیژنە و دوو ئەندامی لیژنە دانیشن لە بیدایەتی قورئانەوە تا کۆتایی قورئان پرسیاری ئەم قورئانی لێکرێت و خوێندنەوەکەی ئەوە دیارە لیژنە ئەوەی لێپرسێتەوە لە هەمان کاتە پێویستە ئەم قوتابیە لە ماوەی خوێندنی جوزی ئەمە و تەبارەک و ئەم سێ فەقەڕەی دەجوزئی یەکەم و دەی ناوەڕاست و دەی کۆتایی پێویستە قوتابی بەشداری خولی تەجویدی کردبێ و کتێبێکی معتەبەری لە بواری زانستی تەجویدا خوێندبێ بە تایبەتیەوەی کە ئێستا ئێمە لێرە لای ئێمە متەبەع و ئیشی لەسەرەکەین کتابی تەجویدی مصەوەری دکتۆر ئەیمەنە کە دوو بەرگە هەموو وردەکارەکانی تەجویدی تیا ئەم قوتابیە پێویستە ئەم کتێبێ بە کاملی خوێندبێ ئەمەش یەکێکە لە شەرتەکانی تری و هەروەها پێویستە قوتابی لە ئەم فترەیە کە ئێستا گۆڕانکاریش مامەسەر ئەوە هێناوە ئەم قوتابیە پێویستە سێ جوزە قورئانی لەبەر کردبێ و لیژنەیەکیش ئیمتحانی ئەم سێ جوزئی کردبێ ئەمە ژەر مەرجێکی تریێت لیژنەکە هەری خۆتانە لیژنەکەش هەر لەو کەسانەیە کە ئیجازان پێدراوە پێشتر و مۆڵەتیان هەیە و هەروەها پێش داخڵبوونی بە لیژنە پێویستە ئەم قوتابیە بەشداری ئیمتحانێکی نەزەری بکا کە ئێمە سێ مانگ جارێک ئیمتحانێکی نەزەریمانەیە 100 پرسیارە لە تەجویدە کە ئێستا کتێبێکمان هەیە کتێبەکە 600 پرسیارە لە بابەتی تەجویدە هەموو پرسیارێک چوار اختیاری لەگەڵا وەڵامە ڕاستەکانیشی لە کۆتایی کتێبەکە بۆ دیاری کراوە قوتابی توانێت ئیسفادە لەو کتێبەش بکە دیارە ئەم قوتابیە پێش بەشداری لیژنەی کۆتایی پێشەوەی تاقیکردنەوەی کۆتایی بۆ ئەنجام بدرێ پێویستە ئیمتحانی ئەو نەزەریە بکە لە 180 نمرەی بەدەستێنابێ واتە پێویستە 80 وەڵامی ڕاست بوو بێ ئەوش لیژنەیەکمانەیە لیژنەی دانانی پرسیار و سەحکردنی پرسیار و مەدواداچوونی پرسیارەکان سەرپەرشتیەکەن دوای بەشداریکردنی ئەم ئیمتحانە و دەرچوونی قوتابی ناوی ئەنووسرێ بۆ تاقیکردنەوەی کۆتایی پێدانی ئیجازە بە ڕیواەتی حەفظ بۆ نمونە کاتێک چێتە بەردەمی لیژنە دیارە هەموو فایلەکانی پێویستە لە بەردەستا بێ فایلی جوزی ئەمە و تەبارەک بەجیا فایلی دەجوزئی یەکەم و دەجوزئی ناوەڕاست و دەجوزئی کۆتایی فایلی بۆ نمونە پرسیارەکانی تەجوید ئەو 100 پرسیارێکی ئیمتحانی تیا کردووە فایلی لە بەرکردنی هەموو کاریگەری هەیە لەسەر نەتیجەی کۆتایی ئەمە ئەگەر ئەم قوتابی ئەم مەلەفانەی نەبێ ئەم پڕکراوانەی نەبێ مۆڵەتی پێ نادرێ و ناتوانێت بەشداری ئەو لیژنەیە بکە هەر یەکێک لەو شتانەی خەلەل بێ ناتوانێت بچێتە بەردەمی ئەو لیژنەی کۆتایی کە پێوترێ لیژنەی مۆڵەت و مامۆستاکەشی بۆی نییە بە تەنیا مۆڵەتی پێ بدە زۆر باشە مامۆستا ویستم باسی ئەو بکەم ئێوە مامۆستاکانتان چێن هەر مامۆستاکانتان هەموو ینی کوردن خەڵکی کوردستان یان مامۆستای تریشتان هەیە کە بۆی سوود لە ئەزمون و بەهرەکانیان وەربگرن ئەمە دیارە لە ئێستادا
بەگشتی مامۆستاکانمان کوردن بەڵام دیارە مامۆستای عەرەبیشمان لایە لە ئافرەت و لە پیاو بە تایبەتەوەیکی ئیشارەتم پێدا بەڕێز شێخ ئیبراهیم لێ دەرسەڵێتەوە مەشهورە واروەها کوڕەکەیشی بە ناوی دکتۆر محەممەد ئەویش بە هەمان شێوە دەرسی وتۆتەوە ئێمە کۆمەڵێک لەو مامۆستانە ئیجازەمان لەو وەرگرتووە بەڵام بەگشتی مامۆستاکانمان مامۆستاکان کوردن و بەگشتی جوانەی دەرسەکان ئەڵێنەوە بە عام کوردن. زۆر باشە مامۆستا تا ئێستا دەتوانانی پێم بڵێ لە زەمەنی ئەو چەند ساڵی کە ئێوە خزمەتتان کردووە 7 ساڵ خزمەتکردن 2009 حوزەم 7 ساڵ دەکە لەو 7 ساڵە ئێوە توانیتانە چەند قوتابی پێبگەێنن و ئەو قوتابیانەی پێتان گەیاندون ئێستا خزمەت دەکەن لەکوێ خزمەت دەکەن لە چ بوارێکدا خزمەت دەکەن و بەشدار بۆکەنتان لە کوڕان لە کچان کامیان زیاترە وەڵامی ئەوم دە و پرسیارێتریشە لەسەر ئەو دەکەم. دیارە لە ماوەی ئەم چەند ساڵەیە الحەمدوللیلا ڕێژەی قوتابیمان کە مۆڵەتیان پێدراوە بەسەر جەم بە هەموو ڕیواتەکان واتە یعنی عەلە العموم قساکەم تقریبا ئەچێتە 350 قوتابی 350 قوتابی ئەتوانین بڵێن ئیجازەی ڕیواتی حەفزیان وەرگرتووە لە هەموو قورئان ئیجازەی ڕیواتی حەفزیان وەرگرتووە لە هەموو قورئان بەڵێ ئەچێتە نزیکی 15 قوتابیمان هەیە کە ئیجازەی قیراعاتی 10یان هەیە واتە نەک ڕیواتی حەفز مەکانەی قیراعاتی 10 ئەگەر یارمەتیم بەی ڕوونکردنەوەی لەسەر قیراعاتی 10 دیارە قیراعاتی 10 کە پێوترێ قیراعاتی 10 ئەم شێوازی گۆڕانکاری وشانەی قورئان و شێوازی خوێندنەوەی قورئان هەمووی لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وجودی هەبووە بەڵام دواتر دیارە کۆکراوەتەوانێ و ئەم ناو مستەڵەحاتانی بۆ داڕێژراوە. قیراعاتی 10 دیارە لەم کۆمەڵە قاریئە پێگاتون لەوانە یەکەم ئیمامی نافعە پێوترێ نافعی مەدەنی کە پێوترێ نافع کوڕی عەبدوڕەحمان کە لە تابعی ئەهلی مەدینە ئیجازەی وەرگرتووە قورئان بڵێن مۆڵەتی وەرگرتووە ئەفەرمێ قورئان خوێندوێتەوە قەرأت على 70 من التابعين قورئان خوێندوێتەوە بەسەر 70 لە تابعین وهروها صلى بالناس في مسجد رسول الله صلى الله عليه وسلم 60 سنة لمزگەوتی پێغەمبەر صلى الله عليه وسلم 6 ساڵ نوێژی کردووە پێشنوێژی بۆ خەڵک کردووە. دیارە ئەم ئیمامی نافع دوو ڕاوی هەبووە ئیمامی قالون و ئیمامی وەرش کە هەردووکیان ڕاوین و ڕیواتیان وەرگرتووە لە ئیمامی نافع ئەمە یەکەم قاریئە. قاریئی دومیان بە ناوی ئیبن کەثیرە ئیبن کەثیر کە ناوی ئەبوو معبەد عەبدوڵای کوڕی ئیبن کەثیرە دیارە ئەو گەیشتو بە سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم سێ لە سەحابەیشی بینی و عەبدوڵای کوڕی زوبەیر ئەبوو ئەیوبی ئەنساری ئەنەسی کوڕی مالیک ئەم ئیمامەش دیارە ئیبن کەثیر دوو ڕاوی ڕیواتیان لێوە کردووە کە بەزی و قومبولە دیارە لە ئیبن کەثیریان وەرگرتووە وهروەها ئەبوو عەمرمان هەیە ئەبوو عەمری بەسری کە پێوترێ ئەبوو عەمری کوڕی عەلا ئەمیش دیارە دوو ڕاوی هەیە بە ناوی دووری و سووسی وهروەها چوارەم ئیبن عامڕە کە پێوترێ عەبدوڵای کوڕی عامر دیارە ئەویش کۆمەڵێک سەحابەی پێغەمبەری بینیوە صلی الله علیه و سلم لەوانە معاویە کوڕی ئەبوو سوفیان نوعمانی کوڕی بەشیر واثیلەی کوڕی ئەسقا فەضالی کوڕی عوبەید وهروها ئەبوو دەردا ئەم کۆمەڵێک لەم قاریئانە سەحابەکانیان بینی و هاتە لە سەحابەشەوە قورئانەکان وەرگرتووە هەندێکیان لە تابعینەوە قورئانیان وەرگرتووە. ئەم دیارە ئیبن عامریش دوو ڕاوی هەیە هیشام و ئیبن ذەکوان وهروها ئیمامی عاصم هەیە ئیمامی عاصمیش کە لە تابعین ئەژمێردرێ دوو کەس لە ئیمامی عاصم قورئانیان وەرگرتووە ڕیواتیان وەرگرتووە حەفسی کوڕی سولەیمان وهروها شوعبەی کوڕی عەیاش. ئیمامی عاصم دیارە قورئانی خوێندوێتەوە بەسەر قەرا على ئەبی عەبدوڕەحمانی سولەمی بەسەر عەبدوڕەحمانی کوڕی سولەمیە عەبدوڕەحمانی سولەمیە قورئانی خوێندوێتەوە ئەویش على علی بن ئەبی طالب بەسەر علی کوڕی ئەبی طالبە و ئیمامی علیش بەسەر على النبي صلى الله عليه وسلم بەسەر پێغەمبەر صلى الله عليه وسلم دیارە لە پێغەمبەر صلى الله عليه وسلم قورئانی وەرگرتووە وهروها قەرا على زر بن حوبەیش لەین قورئانی خوێندوێتەوە بۆ ئەو مامۆستایە ئەویش خوێندوێتەوە بۆ عەبدوڵای کوڕی مەسعود عەبدوڵای کوڕی مەسعودیش بۆ پێغەمبەر صلى الله عليه وسلم وهروها شەشەم قاریئمان هەیە کە ئیمامی حەمزەیە ئیمامی حەمزە پێوترێ حەمزەة بن حەبیب بن عەمارە ئەمیش کۆمەڵێک لە سەحابەکانی پێغەمبەری بینی صلی الله عليه وسلم ئیمامی حەمزە وەکو مەشهور و باسەکرێ كان يجلب الزيت من العراق إلى حلوان زيتي إلى العراق وباسوته بو حلوان ويجلب الجوز والجبنة إلى الكوفة
گوێز و ئەوەشی گواستۆ بۆ کوفە ئیمامی ئەبوو حەنیفە فەرمووی قال له ئەبوو حەنیفە شەیئانی غەلەبتەنا عەلەیهما دوو شتێ تۆ زاڵ بووی بەسەریانە بەرامبەر ئێمە لەسنا نونازعوکە فيهما ناتوانین ئێمە ڕکابەری بکەین لەو دوو شتە بە ئیمامی حەمزە و ئیمامی ئەبوو حەنیفە القورآن والفرائض قورآن و فەرائض دیارە لای ئیمامی حەمزە کەسێک زۆر شارەزا و بەتوانا بووە لە بابەتی قورآن و هەروەها لە فەرائضدا دوو کەس لە ئیمامی حەمزە ریوایەتیان کردووە خەلەفی کوڕی هیشام و هەروەها خەلادی کوڕی خالید حوتەم قارئمانەیە کە ئیمامی کیسائیە دیارە کە پێوترێ عەلی بن حەمزە ئەویش دوو کەس ریوایەتیان کردووە لەوانە ئەبوو الحارث لەیثی کوڕی خالید بوو و هەروەها دووری کە پێوترێ حەفسی دووری و حەفسی کە باسمان کرد لە ئەمە دیارە پێیانوتری قیرائەت قوڕائی سەبعە ئەم حەوت کەسە و هەروەها سیانی تریشمان هەیە لەوانە ئەبوو جعفەر کە دوو کەس لەوانە ریوایەتیان کردووە ئیبن جەماز و ئیبن وەردان و هەروەها یعقوب کە ڕەوح و ڕوەیس لەوانیش ریوایەتیان کردووە بڵێن لە ئیمامی یعقوب وەریان گرتووە و هەروەها ئاخر قارئمانە کە پێوترێ خەلەف کە پێوترێ خەلەف العاشر ئەم دەکەسە پێیانوترێ قوڕاء العەشرە ئەو دەقاری ئەمە زۆر جیاوازن ئێوە فێری هەموو دە شێوازەکەیان دەکەن لە زۆر شت جیاوازن ئەمانە یان لە بەشێک لە هەندێک فەقرات لەوانێ نەتوانین ئەو تەفسیلە ئێستا باز بکرێت هەر بە کورتی جیاوازی هەیە لە کەلیماتە لە حروفە لە حرفە جیاوازیان هەیە لە زۆرێک ئەوە قورس نییە ئێوە بەم هەموو ینی بتوانن ئەویش دیارە بۆ کەسی تایبەت خوێندکار قوتابی ڕابهێن لەسەری بۆ هەموو قوتابێک دیارە ئەمە باس ناکرێت ئەمە ناخوێندرێت کەسێک بە تایبەتی کە بێتە پسپۆر لە بوارەکە زیاتر بە ئەو کەسێ و کەسە پێویستە شارەزای زمانی عەرەبی بە توانای بەسەر زمانی عەرەبیەوە هەروە لە تەفسیری قورئان شارەزا بێ لە بواری نەحو و سەرفە لە بەلاغەیە پێویستە توانای هەبێ و شارەزایی هەبێ چونکە شتێکی ئاسان نییە بۆ ئاسانی بتوانێت سەیتەرە بکە بەسەر ئەو اختلافاتانە ئەو بتوانێت وەریانگرێ یەک چەند شتێک ما بۆ گەر یارمەتیم بی کاک بەختیار ئەوەی کە باسمان کرد دیارە ئێمە لە قورئان خوێندنا سێ شتمانەیە یەکیان پێوتر القراءة یەکیان پێوتر الرواية یەکیان پێوتر الطريق قراءة ئەوەیە کە نسبە دەدرێت بۆ لای یەکێک لەو ئیمامانە هەنی بۆ نمونە ئەڵێن ئیمامی نافع قراءەتێکی ڕوایەت کردووە ئەم قراءەتە دوو کەس لە ئیمامی نافعیان وەرگرتووە ئەم دوو کەسەی لەویان وەرگرتووە پێیانوترێ ڕاوی الرواية بۆ نمونە کە ئەڵێن ئەمە ڕیوایەتی حەفسە ئەوەیە نسبە دەدرێت بۆ لای یەکێک لەو کەسانی کە لە مامۆستاکەی وەرگرتووە ئیتر ڕاستەوخۆ وەریگرتە بێ یان ناڕاستەوە خۆیان ێگە قوتابێک تریش لەبەی نابێ وەروە طریقمانەیە طریقەوەیە کە ما ينسب لمن أخذ من الرواة وإن سفل ئەو کاتە ئەکەوێتە وردەکارەکانی تری خوارەوە کە پێوترێ ڕێگە دیارە ئەو کەسێک کە بێ فێری قراءات بێ من أراد القراءة فلا بد أن يعرف الخلاف الواجب من الخلاف الجائز دوو جۆر جیاوازیمان هەیە ئەمە لە قورئانە پێویستە ئەو کەسێک کە ئەوێ شارەزای قراءات بێ ئەم دوو جیاوازیە بزانێ خلافی واجبمان هەیە ئەین پێویستە شارەزای هەبێ مطلع بێ بەسەریە خلافی جایزمان هەیە خلافی واجب بۆ نمونە لە قورئانە لە سوورەتی بەقەرە ئەگەر بە مثال بهێنینەوە يخادعون الله والذين آمنوا وما يخادعون إلا أنفسهم وما يشعرون أما بالروايات معنا وما يخدعون إلا أنفسهم وما يشعرون ويخادعون ويخدعون أما بيوتري خلاف واجب پێویستە و کەسێک کە شارەزای قراءات بێ ئەم جیاوازیانە بزانێ خلافی جایزمانەیە بۆ نمونە مەدی عارض للسکونمانەیە بە دوو حرەکە درێژەکرێتەوە بە 4 بە 6 درێژەکرێتەوە ئەمە پێوترێ خلافی جایزواتە و قوتابێکی خوێنێتەوە مخەیرە لەوەی کە ئەتوانە بە دوو حرەکە بیخوێنێتەوە یان بە 4 یان بە 6 بەڵام کاتێک کە باسی کەلیماتەکەین پێویستە قوتابی کە بە ڕیواتێکی خوێنێتەوە ئاگادار بێ لەسەرەوەی کە بەو کەلیمێ بیخوێنێتەوە کە ئەو ڕیواتە ملزم بێ پێوەی بەچەند درێژکراوەتەوە چەند حرەکە شێوازی گۆڕینی وشەکە ئەو شێوازە بەکاربێنێ کە ئەو ڕاویە ڕیواتی کردووە زۆر باشە مامۆستا کاتەکە کەم ماوە دەمێ بپرسم پرسیاری ئەوشم کرد کە ئێوە چەند ئێوە ڕەگەزی لە هەردوو ڕەگەزەکەن زیاتر کوڕان ڕەگەزی نێر بەشدارە لەگەڵتانیان ڕەگەزی مێ بەشدارە لەگەڵتان یا وەک یەکن یەکسانە تقریبا ڕەگەزی نێر والله ئەلەم زیاترە لە بەشداربوون لە وەرگرتن بۆچی ینی داخوازی کەمە لە سەریان ئێوە بۆ خۆتان هەرتوانە ئەوەندەتان هەیە کە الحەمدولله هەردوو بابەتەکە وجودی هەیە بەڵام ئەگەر بۆن ئەو ڕێژێ بڵێن فەرقەکە لەوانەیە بە 100 قوتابی بێ لە جیاوازانێکە بڵێن 500 قوتابی کوڕمان هەیە 600 قوتابی یان بۆن 900 قوتابی کچمان هەیە ئەو هەر لە قیسلێمانی باڵە ئەمە دیارە ڕێژەی کولی قوتابیەکان نێوەکو نمونەیەک باس کرد ڕێژەیەکە ڕێژەکە عادەتەن هەر وایشە بە تەبیعەت لە ئافرەت زیاترە
و بڵێن لە مشارەکاتیان لەو شتانەشە مەجالیان زیاتر لە بەردەستا فراغێکی زیاتری لە بەردەستا چونکە بە تایبەتی دەست پێکردن و خوێنیش بەڕاستی ئەوەش هەر تەفەڕۆغێکی تایبەتیە کە قوتابیەتە بەردەست على العموم تقریبا لە هەردوو ڕەگەزەکە الحەمدولله قوتابی بە قورئان و بە کچانیشەوە بە پیا و بە ئافرەتانیشەوە استقبالێکی باشیان هەیە بۆ قورئان و بۆ فێربوونی قورئان بەڕاستی هەست بە تەشویق و بە لەزەتێکی تایبەتیان تێئەکەی بۆی کە ڕوان کرد. کەواتە ساڵانە ئێوە لە چ وەرجێکە قوتابی وەردەگرن کاتێ وەری دەگرن خواستی تەواوەتی هەیە بۆی ئێوە بە پێی پێویست ئەو ڕێژەی کە داتان ناوە فێرخواز وەربگرن ینی ئەوەندە فێرخوازتان بۆ دێت؟ ئێمە ڕاستی بەردەوام ئەگەر بڵێم دەرگای وەرگرتنی قوتابیمان داخستەوە بۆ لەبەرەوەی خەڵکێکی زۆر ڕووەکات ئەم بابەت داوا پێشکەشەکە بەڵێ تقریبا لە سەرەتای مانگی نوێیە لەو کاتەوە دەزەکەین بە وەرگرتنی قوتابی و ئێستا لەم کاتەیە قوتابی وەرگرتنمان ڕاگرتووە لەگەڵ ڕاگررتنیشان نزیکی بۆ 350 قوتابیەک ناینووسیوە بۆی هەر کاتێککە دەڕێ بۆ ساڵی خولی نوێ هەر کاتێ دەستمان پێکرد تەلەفۆنیان بۆ بکرێ و پەیوەندیان پێ بکرێ. بڵێ ئێوە ساڵانە چەند قوتابی بەرهەم دەهێنن چەند فێرخواز بەرهەم دێنن کە ئێوە دەتوانن پشتی پێبەستن بۆی کە لە دەستگایەکی هاوشێوەی دەستگای ڕۆشنبیری نووری حیکمە ئەگەر هەبێت لە شوێنێک لە شوێنەکان بتوانێت خزمەت بکە لەو بوارانەی کە فێری بووە هەم لە بەرکردنی قورئان هەم خوێندنەوەی قورئان هەم قیراءەتی قورئان. بەنسبەت ئەوە ڕاستی ئێمەکو لای بەڕێز باسم کرد ئەم لەوان نەتوان بۆ تهدیدکەم بڵم ئەوەنە قوتابی وەکو عادەت ئەتوانین بەرهەم بهێنین بۆ ئەمە بەڵام ڕێژێکی بەرچاوتان هەیە ئەتوانین بڵێن ساڵانە 40 بۆ 50 قوتابی ئەتوانین بەرهەم بهێنین و بتوان خزمەتیان پێ بکرێ یعنی ئەوانش بکەونە بواری خزمەتکردنەوە بە چینی تر بە چینی خوارو خۆیانەوە. ئێستا هەتانە لەو جۆرە قوتابیانێک کە ئێوە فێرتان کردبێ و لە ناوەندەکان و لە شوێنەکانە خزمەت بکە بەنسبەت ئەو پرسیارەوە دیارە ئێمە الحەمدوللا کە سەرەتا میشە دەستمان پێ کردووە ئەمە یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەم کارە الحەمدوللا بەبێ جیاوازیکردنی هیچ فکر و ئایدۆلۆژیا و هیچ بیر و بۆچوونێک هەموو جۆرە قوتابێکمان وەرگرتووە کەسەکە خاوەنی هەر فکرێک بووێ بەڵام گرنگەوەیە سبەینێ ئەو فکرێ زیان نەدا بە قورئان و بە خزمەتکردن بە قورئان و بە دین و واروها بە کەسایەتی کەسەکەش هەموو جۆرە کەسێک قبول کراوە لە دەستگا هەموو کەسێک الحەمدوللا ئیستیقبالی هەیە بۆ ئەو بابەتە و ڕوویتیەکە سەرەتا دیارە قوتابیانەی کە وەرمانگرتوون ئێستا زۆرێکیان لە ناو دەستگاکە خوان مامۆستان دەرسەڵێنەوە واروها هەندێک لەو قوتابیانەی کە الحەمدوللا لە بەردەستمانە ئیجازە و مۆڵەتیان هەیە لە ڕێکخراوە جیاوازەکانی تریشە خەریکی تەدریسی قورئانن و هەیەە بۆ نمونە خەریکی تدریسە لە ناو زانکۆ لە لایەک تریشەوە خەریکی تدریسی قورئانە قورئان ئەڵێتەوە هەیە ئیمام و خەتیبە لە ناو مزگەوتەکەی خوات و لە هەمان کاتشا مۆڵەتی پێدراوە لای ئێمە و خەریکی دەرسنەوەی قورئانە هەیە بۆ نمونە دکتۆرە خەریکی مهنە و پیشە و ئیش و کارەکەی خۆیەتی و لە هەمان کاتشا حەلەقاتی قورئانی لەبەردەستا و خەریکی تدریسە و هەروەها الحەمدوللا ئەو قوتابیانش کە مۆڵەتمان پێداون بڵاو بوونەتەوە بەسەر هەموو ڕێکخراوەکانەوە بەسەر ئەو ڕێکخراوانەشە بە تایبەتی کە وەزارەتی ئەوقاف کۆمەڵە ڕێکخراوی کردوانە دیارە کۆمەڵە بنکەی کردوانە الحەمدوللا زۆرێک لەو قوتابیانەی کە لێ ئێستا دەرسەڵێنە لە ئەو بنکانەیە لەلای ئێمە مۆڵەتیان پێدرا و مۆڵەتەکەیشیان مەقبولە و ئێستا خەریکی کارن هەر لەسەر ئەو میکانیزمی کە باسم کرد ئەو شێوازی امتحانات و پرسیار و بەشداریکردنی لیژنە و چۆنێتی تەواوکردنی خەتمەکە و مامۆستا خاوەنی مۆڵەت بێ لەسەر هەمان شکڵ الحەمدوللا لە شوێنەکان و وەلناو دەستگاش ئێستا ئەو قوتابیانە بوونەتە مامۆستا مۆڵەتەکەی ئێوە لە لای وەزن ینی ئەو مۆڵەتی ئێوە دەیدەن بۆ قوتابیانە بۆ فێرخوازانە کە دەبنە مامۆستا لە لای حکوومەتی هەرێمی کوردستان متمانە پێکراوە ئەوان ئێمە ئەتوانین بابەتەکە بۆ شتێکی تر بگەڕێنینەوە الحەمدوللا ئێمە مادەم موسسەکەمان خۆی موسسەیەکی ڕسمی بێگومان دیارە ئەو شانێکی ئیکین بەڕاستی لەنا ئەو دەستگایە ڕسمیەتی ئەو موسسەیە وەرەگرێتەوە بێگومان ئەوە خاڵی یەکەم خاڵێکی تر ئەوەیە کە ئەم ئیجازەی سەنەدی قورئانە شتێکی عالەمیە سەنەدێکی عالەمیە و ڕسمیەتی لە جیهانە هەیە و ئێمە الحەمدوللا ئەو کاتە کە وەزارەتی ئەوقاف ئەو بنکانەی کردەوە ئەو قوتابیانەی کە ئەو مامۆستانەی کە دایەمەزراندن بۆی کە سەرپەرشتیاری بنکەکانیان پێ بدا شەرت بوو لەسەریان کە ئیجازەی قیراءەتیان هەبێ ئیجازەی ڕیواەتی حەفزیان قیراءەتی عاسمیان هەبێ ئەو مامۆستانە هاتن لای ئێمە لە دەستگا ئێستاتوان بۆ منە باسییان بکرێ هاتن لێ الحەمدوللا ئیجازەکان وەرگر دوایە ئەو ئیجازەیە چۆن ئیجازەی مەلایەتی هەیە و علومە شەرعیەکان واروها شەهاداتی کولی ئەوە هەیە ئەو ئیجازە براوەتە ئۆقاف لەسەر ئەساسی ئەو ئیجازە و کە معتەبەرە الحەمدوللا وەکو مامۆستا تەسبیت وەکو مامۆستا ئێستا ئەوانە مامۆستان لەناو ئەو بنکانەی ترە وەلای خۆشمان بە هەمان شێوە
مامۆستا لە کۆتاییدا من زۆر سوپاسی بەڕێزت دەکەم کە لە تەوەرەی ئەمڕۆی بەرنامەی باس و خواست کە باسی قورئان و پیرۆزیەکانی بوو زۆر زۆر سوپاس دەکەین بەڕێز مامۆستا یوسف عەبدوڵڵا بەڕێوەبەری سەنتەری ڕۆشنبیری ببورە دەستگای ڕۆشنبیری نووری حیکمە لە قیسلێمانی زۆر سوپاسی ئامادەبوون دەکەین کە لە ئەڵقەی ئەمڕۆ لەگەڵمان بووی. دەستان خۆش بە من سوپاسیەوەکەم خوای گەورە لێمانی قبوڵکە و خوای گەورە بەرەکەت کاتە کار و تەمەنی بەڕێزیشتانەوە و بە تایبەتی سوپاسی و بەرانشەکەم کە جارێکتر لە بەشی کۆنتترۆل و لە کەناڵی تەلەڤیزیۆنی پێیان ماندوون خوای گەورە هەموو موفقکە و داواکەم خوای پەروەردگار ئەم جۆرە کار و دەستگایانە زیاترکە و بەڵاوتر بن بۆی بتوانین زیاتر خزمەتکەین بەڕاستی بە میلەتەکەمان و بە نیشتیمانەکەمان و بە کەسایەتیەکان کە لە مناڵی و پێگەنە تاکو و گەورە بوونیان و کاتێک گەڕێن و بۆ لای خوای پەروەردگار خوای پەروەردگار ئەم کار و کردو بەرنامانش لە ئێمە قبوڵکە و جارێکی سوپاسدانەکەین سپاس بۆ بەڕێزیشتان زۆر سپاس بینەرانی ئازیز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئەم ساتە لەگەڵ ئێمە بوون خوای گەورە یار و یاوەری هەموو لایەک بێت خواتان لەگەڵ